بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. أما بعد، أبو شجاع رحمة خوالي بي دڵێ ومن وطئ هركز جماع بكا في نهار رمضان لروجي رمضان ده بەو مەرجەی بە ڕۆژوو بێ لە ڕۆژ نەبەشەو و ڕەمەزان، چونکە لە شەوی ڕەمەزاندا جماعکردن حوکمی کاتەکانی دیکەی هەیە و لە ڕەمەزانیشدا بێ و بە ڕۆژووش بێ، کەوابوو ئەگەر بە ڕۆژیش بوو بە ڕەمەزانیش بوو بەڵام بە ڕۆژوو نەبوو ئەو ڕۆژە لەبەر عوزر یا لەبەر بێ عوزر، شەیطان ئەڵی خەڵەتاند و ئەو ڕۆژە بە ڕۆژوو نەبوو. کەوا هەم یان ئەگەر بە ڕۆژ بوو بە ڕۆژوو بوو بەڵام ڕەمەزان نەبوو، مەسەڵەن شەشەڵان بوو، ئەو حوکمە نایگرێتەوە. ئەو حوکمەی ئێمە ئێستا باسی دەکەین دەربارەی یەکێکە وەطئە جیماعی کردووە فی الفەرج، وەکو دوای دێت لە داوێن، نەک بە تەنیا مەنی دابەزی بێ، نا، جیماعی کردووە لە داوێن، مەنی دابەزی بێ یان نا، جیماعی کردبێ لە ڕۆژی ڕەمەزان لەو کاتەی بە ڕۆژوو بێ عامیدەن بە ئەنقەست، لە بیری بێ بە ڕۆژووە، بزانێ ڕۆژوەکەی بەوە بەتاڵ دەبێتەوە، بە زۆریش پێی نەکەن. ئەو کەسە هەموو قەید بوو جیماع بکە لە ڕۆژی ڕەمەزان لەو کاتەی بە ڕۆژوو بێ و بە ئەنقەست. ئەمە حوکمێکی کەوابوو ئەگەر هەر زانی تۆشی جیماع دەبێ با بە پەرداخی ئەو ڕۆژوەکەی بشتێنێ، هەتا وەکو تووشی ئەو کەفارەتە زەحمەتە نەبێ لانی کەم. وهیە ئەدەڵێ فعەلەیه القەضاء، ڕۆژووی دەشتێ، بگرە ڕۆژووی هەردووشتیان دەشتێ، ڕۆژووی جیماعکەرەکە و جیماع لەگەڵ کراوەکەش، یانی دەبێت دوایە قەزای کەنەوە، دەبێت ئەو ڕۆژە بگرنەوە. جگە لەو ڕۆژەش وەلکەفارەت، پیاوەکە کەفارەتشی لەسەرە، یانی قەزاکردنەوەی ڕۆژوەکە لەسەر هەردووچیانە، بەڵام کەفارەتەکە بەدەستە پیاوەکەی. تۆ گوتی فعەلەیه سەر پیاوەکە، وهیە کەفارەتەکە ئەمەیە عتق رقبة مؤمنة، عتق ئازادکردنی ڕەقەبە کۆیلەیەکی مؤمنە، مسلمان، ئازادکردنی کۆیلەیەکی مسلمان، جا کۆیلەکەشن بێ یا پیاو. فئین لەم یەجید، ئەگەر نەیبوو یان دەستی نەیە پارەی نەبوو کۆیلەی پێ ئازادکە، یان کۆیلەی دەست نەکەوت، فەصیام شەهڕەین متتابعین، بە ڕۆژووبوونی 2 مانگە بەسەر یەکەوە، یعنی 6 ڕۆژ تقریبا، مەرز نییە 2 مانگی هیجری، 2 مانگی ئاسمان، یعنی لەوانەیە 58 بێ، ئەگەر 2 بن لەوانەیە 59 بێ، لەوانەیە 6 ڕۆژ بێ، 2 مانگ متتابعین بە دوای یەکەوە، نابێ یەک ڕۆژیشی نێوان بخاتێ و بیپچڕێنێ، ئەگەر بە عوزرێکی وەکو نەخۆشی و سەفەریش بێ، یعنی ئەگەر لەبەر نەخۆشیش نەتوانێت بە ڕۆژوو بێت دێتەوە سەرەتا، سەفر دەبێتەوە. فئین لەم یەستەطیع، ئەوە بێجگە لەو ڕۆژەی ڕەمەزان کە دەبێت قەزای بکاتەوە، یعنی ئەو ڕۆژەی ڕەمەزان کە قەزای دەکاتەوە لەگەڵ 60 حسابی ناکە، ئەگەر دیبی. فئین لەم یەستەطیع، نەیتوانی، فإطعام 60 مسكينا، ناندانە 60 هەژار، چیان دەداتێ؟ غالیبی قوتی بەلەد، ئەو خواردنەی زۆربەی ئەهلی وڵات دەیخۆن. لكل مسكين مد،
بۆ هەر هەژارێک لەو 60 مدێک طعام مستێک خواردن. جا مست ئاوا ناپێوێت، مست مقدارژی شەرعی دیاریکراوە و بڕاوەیە. ئەوە نیە کەس مستی ئۆندۆکە ناشتیوانێ، یعنی 620 گرام دەکات. شتێ زیاتریش وتراوە، شتێک کەمتریش وتراوە. مد هەر هەژارێک مدێک طعام. ئەوە دەربارەی جیماع. ومن مات وعليه صيام من رمضان، هەر کەس بمرێ و ڕۆژووی ڕەمەزان قەرزار بێ، ڕۆژووی ڕەمەزانی لەسەر بێ، ئوطعم عنه، نان دەدرێتە هەژاران لە جیاتی ئەو لە میراتەکەی لكل يوم مد، لە جیاتی هەر ڕۆژێک مدێک طعام، یعنی 600 و ئەوەندە گرام نەبەمست. باشە، ئەمە قەولی قەدیم، قەولی جەدیدە، کۆتا قەولی شافعیە، بەڵام معتەمەد و قەولی بەهێزی ناو مەزهەب قەولە کۆنەکەیەتی کە دەڵێ ئاساییە خواردنیش بدرێتە هەژاران، ئاساییە خزمێکی ڕۆژۆگانی بۆ بگرێتەوە، ئەو لە جیات مردووکە بە ڕۆژوو ببێ. هەری کام لەوانە بوو جائیزە. ئەنجا شەر نییە هەر ڕۆژووی ڕەمەزانی لەسەر بوو پێویستی بۆی قەزا بکرێتەوە یا کەفارەتی بۆ بدرێ. نە، 4 حاڵەتی هەیە. ئەگەر لەبەر عوزرێک بە ڕۆژوو نەبوو بوو کاتی خۆی، نەخۆش بوو، سەفەر بوو، عوزرێک شەرعی هەبوو بۆ بە ڕۆژوو نەبوون، ئافرەت بوو لە سوڕی مانگانەدا بوو، دوایی مەجال و بواری قەزاکردنەوەیشی هەبوو، یعنی 2 ڕۆژ ناو ڕەمەزان لەبەر نەخۆشی بە ڕۆژوو نەبوو، دوای ڕەمەزان 6 مانگ ژیە، 7 مانگ ژیە، هەر ڕۆژوگانی نەگرتەوە، ئەوە یا کەفارەتی بۆ درێ یان لە جیاتی بە ڕۆژوو دەبی. ئەگەر بە عوزر بە ڕۆژوو نەبوو بوو مەجای قەزاشی هەبوو. ئەگەر بەبێ عوزر بە ڕۆژوو نەبوو بوو مەجای قەزاشی هەبوو، هەروە بەبێ عوزر، هەر ئەو هەفتەی ڕەمەزانی بەبێ عوزر نەگرتو بە ڕۆژوو نەبوو، دوایی مەجای قەزاشی هەبوو، دوای ڕەمەزان تەواوی گژیە مەجای قەزای نەبوو، هەبوو مەجای قەزای هەبوو، ئەوە هەروە کەفارەتی بۆ دەدرێیان لە جیاتی بە ڕۆژوو نەبی. ئەگەر بەبێ عوزر بە ڕۆژوو نەبوو بوو، عوزریشی نەبوو بوو، بە ڕۆژوو نەبوو بەبێ عوزر، دوایی بواری ڕۆژووگرتە قەزاکردنەوەشی نەبێ، هەر دەبێت کەفارەتی بۆ بدە یا لە جیاتی بە ڕۆژوو بی. بەڵام تەماشاکەن ئەو حاڵەتی ئێستا باسی دەکەین پێویستی بەوە نییە کەفارەتی بۆ بدرێ یا بۆی قەزا بکرێتەوە. ئەگەر لەبەر عوزرێک بە ڕۆژوو نەبوو بوو، عوزری هەبوو بوو کە لە ڕەمەزانێ بە ڕۆژوو نەبوو، فریای گرتنەوەشی نەکەوت دوای ڕەمەزان، نەخۆش کەوت و چاک نەبوویەوە، دوای ڕەمەزان بە 3 ڕۆژ مرد، دوای 6 مانگ لە ڕەمەزانێ مرد، بەس ئەو ماوەیە هەر نەخۆش بوو، چاک نەبوویەوە، چاک بوویەوە، دوای هەفتەک لە ڕەمەزانێ مرد، بوارێکی ئەو تۆی نەبوو بۆ گرتنەوەی ڕۆژوەکانی، ئەوە کەفارەتی ناوێ بۆشی قەزا ناکرێتەوە. ئەگەر بە عوزر بە ڕۆژوو نەبوو بوو بواری گرتنەوەشی نەبوو، حاڵەتەکانی دیکە دەبێت بۆی قەزا بکرێتەوە یا کەفارەتی جیاتی بدرێت. والشيخ پەککەوتە بە تەمەن، ئەوەی پەچی کەوتووە و بە تەمەندا چووە ناتوانێت بە ڕۆژوو بێ، هەم ئەو نەخۆشەش کە پێشبینی چاکبوونەوەی ناکرێت، یعنی نەخۆشیە کە چلی چاک نابێتەوە، وەکو شەکرە، وەکو پەستانی خوێن، دکتۆر دەڵێ نابێت بە ڕۆژوو بی. إن عجز عن الصوم، ئەگەر نەیتوانی بە ڕۆژوو ببێ، يفطر،
بروجو نابي ويطعم نانددا عن كل يوم مدة لجيات هالروجة بروجو نبوة مدك خواردن يعني 640 جرام خواردن لغالب قوت بلد 620 630 يعني عندك جي انواع واشكال شديدين ماشي تقريبين او رقمانا 620 اها اني بو قضاي ناكاتو يخل كي قضاي كاتو يبناتو نبي رمضان ولا دواج ناتو مروجو بويا او فدية ده فدية لكل يوم مد يعني يفطر ويطعم عن كل يوم مدة. والحامل والمرضع آفرتي دوجيانو حامل والمرضع شيردر إن خافتا على أنفسهما أجر لخويا ترسان صحتي خويا ترسان أفطرتا وعليهما القضاء الرجو نابن أفطرتا وعليهما القضاء دعي قضاء النساء بس دعي بس قضاء لكنو. وإن خافتا على أولادهما بلا ما قال من دار كان ينترسان كبمري يعني برسي ببي يعني زرري بيبقى أفطرتا بالرجو نابن وعليهما القضاء قضاشيان لسنة والكفارة كفارتي شي لسنة يعني دي بفي ديش بدا كتيا عن كل يوم مد لجياتي هالروجة كبروجو نبو لرمضان مدك طعام 620 جرام خواردن داتا هجارة ضرب مدك برطل عراقي وهو رطل وثلث بالعراقي رطل سيشي رطلك نكاب رطل عراقي. والمريض والمسافر سفرا طويلا أو مريض لير يعني أو نخوشي تاوري تاك بونوي دكري فتايش يقول سورتون فتاي يقول لرمضان نيتوين سيروش بروجو بياخد دواي تاك دبيتو نخوشي يقول كا وميدي تاك بونوي لي دكري. والمسافر أويك السفري هي سفرا طويلا سفري شي دريش بماذا سفري دريش تيها أو يقول جاي نيجي تلاكل ممكنته يعني 8 كيلومتر بلو سار يفطران دتوانن روجو كان باش تشينن يعني بروجو نبن لا ولا يعني اگر بس سفرتون روجو كان باش تشينن ويقضيان دعي قضاي لكنو هرچند مسافرك اگر لزرر زيان نترسي توشي مشقتي النبي بروجو ببي باشتر باشان هركس قضاي رمضاني لسربو بكم ترخمي وقندلي هاتا رمضاني داهاتو هات نيقرتوا جقلو يدواعيش بيدي بيانقرتوا لجياتي هالروجيشيش مدك طعام 620 جرام خواردن داتا هجارة اقر رمضاني بسر دا صرايا ولا بركم ترخمي نيقرتوا طبعا رأي مذهبي مو رأي جمهوري علماء باشا بيجوي ماسي الصيام بجيب هيالين لا مذهبي مدى تايبت كني جمعة وشمة ويكشمة ببي مناسبة بروجو مكروهة ما قال مناسبيك بو وكو جمعة بكيوتا دو شمة او هايا اشتي هذا مي قلتي اقر رمضان بو تستكين بروجو دبي وتي ديغر كاتي حاجات وتي خواب نسيبي كدين حج دكين تي ديغر رمضان وحج كودنا كاتو اشتي انا بيونيا طب قد جمعة دو شمنا يا شيخ احمد اقر جمعة عرفة جمعة بو سيء مكروهني طبعا تايبت كني جمعة وشمة ويكشمة بابي مناسبة ديارك لو بروجو مكروه يكشمش لا بلوي ضلن شمة لا بلا واو هاي لبر يهود يكشمان جبل نصارى علماء المذهب رحمه الله وعنفرمو هم بروجبوني هند الروش سنة دو شمو بين شمي هفتا بروجبوني سيروج لهر مانجيك دا بتابت سينزلو تشواردو بازدان مانجي زاينينا
سێزدە و چواردە و پانزدەی مانگی کۆچی بە ڕۆژووبوونی تاسوعا و عاشوڕا ڕۆژی نۆیەمی محەڕەم و دەیەمی محەڕەم بە ڕۆژووبوونی عەرەفە بە ڕۆژووبوونی عەرەفە بۆ یەکێک کە لە حەج نییە ئەمما حاجی بە ڕۆژوو نەبێ باشە لە عەرەفە بۆ هەتا بەهێز بێ بۆ زیکر و تاعەت و عیبادەتی دیکە و بە ڕۆژووبوونی 6 ڕۆژیش لە شەوال بە ڕۆژووبوونی 6 ڕۆژ لە شەوال شەشەڵان سوننەتە ئاساییە فەصل دەربارەی ئیعتیکاف مانەوە لە مزگەوت بە نیەتی عیبادەت والاعتكاف سنة مستحبة سنة جوري بيامر خاص صلى الله عليه وسلم بتعبل لدى الشوكاني كوتاي رمضان اعتكافي ذكرت كابو سنة جوري ولدى شي كوتاي رمضان جورتنا أتى ليلة القدر بيقيني دسكي ليلة القدريش لا علماء مذهبي من لتاككاني دشي كوتاي رمضان دا ضلي شافعي ضلي محمد كوري إدريس شافعي إمام بلا يودات شو اللي بيستويك لا يان لبستو السيداء وله شرطان أم اعتكاف دو شرطيه ويبي والله اعتكاف دو شرطيه يكم النية يعني بنيتي خوا برستي بتشتا مزقوت بنيتي اعتكاف بتشتا مزقوت دوم واللبث في المسجد ما نولا مزقوت ده كوابو اعتكاف لغير مزقوت ده ناكري ما نوا بنيازي خوا برستي يعني خدي ما نوتي ده خواپەرستی بێ لە غەیری مزگەوت ناکرێت با سنتەری قورئان خوێندنیش بێ با بەس قورئانی لێ بخوێندرێ با جێیەکە زۆر مبارەش بێ ناکرێت کەوابوو هەر ئەم دووە بەسە بۆ ئیعتیکاف یعنی ئەگەر بەس ئاوا لە مزگەوت دابنیشێ بە نیەتی عیبادەت بەس دانیشتن بە نیەتی ئیعتیکاف مانەوە لە مزگەوت بۆ خۆی عیبادەت ئەگەر هیچ کەس نەکات خۆ ئەگەر زیکری کرد و قورئانی خوێند و دوعای کرد باشتر و باشتر لەجا ئەگەر ئیعتیکافەکە سوننەت بوو هر کات بیوێ دەردەچێت تەواو لە مزگەوت دەردەچێت و خلاص بس بەڵام دەڵێ ولا يخرج من الاعتكاف المنذور ئەگەر نەزری کرد بوو طبعا دوای بابەتی نەزر ان شاء الله بە دوور و درێژی لێ وەکو بڵێ ئەگەر فڵانە شت بوو نەزر بێ بۆ خوا 15 ڕۆژ لە مزگەوت اعتکاف کە لە اعتکافی منذور اعتکافە کە نەزری کرد بوو واجبی کرد بوو لەسەر خۆی لا يخرج نابێ لە مزگەوت بچێتە دەر إلا لحاجة الإنسان ما قال بو بيجي كتوش إنسان دبي وكو شون السرقاو دز بينش نيا كدنوا احتلام دش قراني بو إبرات درو خوي بشوا أو عذر يا عذري شي وكو من حيض توشي حيز ببي أو مرض يا نخوشيك لا يمكن المقام معه ناتواني لقضي الناو مزقود بمينته لا ولا من ناتي تدرو هذا ناو مزقود نخوا باشا انجا حاڵی وەکو ئەمڕۆ دەوام عوزرە دەتوانم بچێت داوامەکەی بەڵام ئەولا نەکە سەعاتیش پێ لە ماڵێ پاڵداتەوە دەتوانم بچێتە دەوامەکەی و بگەڕێتەوە بەبێ ئیعتیکافەکەی بەتاڵ بێتەوە ئینشاء الله ويبطل بالوطء بەجیماعکردن ئیعتیکاف بەتاڵ دەبێتەوە یەکسەر مەنیدا بەزێیان نە بە هەمان شێوە ئەگەر مباشەڕەش بکات دەستبازیش بکە مەنیدا بەزێ اعتكافي بطال دبيتوا الحمد لله رب العالمين أما كتابي الصوميش كتابي الصياميش طواب سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك